بله لسروی مجاره زدت الراد واستین جه هجا دکتور ایلی ابوعون ریوبری برنامه روشهلاتا ناوراستو با کره افریقا جه پیمانگه آشتیه یا ولایت یکگرتی لتونسه دپرسین هجا ابوعون گلک بخیراتی کردستان 24 دکتۆر ساڵتان لێ بێتۆم کاتتان باش دکتۆر هۆکار چی ئەم هەموو وڵاتە سەریان کردوتە ئەفریقا ئەوەی لە راپۆرتەکاندا هەیە باسەکرێن تەنها رووسیا و پورتوگال و فڕەنسا و بریتانیا نین تەنانەت ئێرانە ئیماراتە ئیسرائیلە تورکیا هەمویان پەڵیان هاویشتۆ بەرەو ئەفریقا بەڵێ زۆر سپاس بۆ میوانداریکردنم بڕوام وایە کە ئەفریقا هەمیشە سنتەری زۆرێک لە وڵاتان بۆ بەرژەوەندی زۆرێک لە وڵاتان بووە کە یاریەکی زۆر جیۆپۆلیتیکی لە ئەفریقا کراوە ئەفریقا بە شێوێک لە شێوەکان ئەوە نەبووە کە وڵاتانی ئەو زۆنە ئەو ناوچەیە بەهێز بووبن بۆیە بە هەلێکیان زانیوە بۆ زلهێزەکان بۆ ئەوەی لەسەر سەرچاوەکانی ئەو وڵاتانە شەڕ بکەن و ئەوەی ئێمە بینی ومانە لە چەند مانگی ڕابردوودا یاخود لە 2 ساڵی ڕابردوودا هەندێک لە وڵاتانی ئەفریقای ڕۆژ ئاوا ئەمە ئەو دۆخەیە کە زۆربیان یاخود زۆربەی رووسیەکان خواستیان هەبووە و خود خەڵکی ویستیان لە پشتیوانی لە رووسیا بکەن و لە دژی لایەنگرانی فەڕەنسا بوەستنەوە. بەڵێ دکتۆر هۆکاری چیە رووسیا مەبەستی ئەوەی هەژمونی خۆی زیاتر بسەپێنێتەوەی کە دەڵێت دانەوێڵە بەبێ بەرامبەرڕەوانی ئەفریقاکەین وەجگەلەوە لە 90 قەرزەکانی خۆی لە ئەفریقا خۆش بوو. بەڵێ رووسیا هەوڵ دەدات بە شێوێکی ئاسایی ئەوەی کە لە وڵاتانی دیکە بەردەستنیە لەلایەن پەیوەند بەهێزکردنی پەیوەندەکەی لەگەڵ سەرکردەکانی ئەفریقا بەستر بکاو لە کۆتا لووتکەی نێوان رووسیا و وڵاتانی ئەفریقا بە شێوێک لە شێوەکان هەندێک هاوکاری کرد وڵاتانی ئەفریقای باشوور لە ڕێگەی ناردنی دانەوێڵە هەروە گواستنەوە لە ڕێی کەشتیەکان و بە شێوەیەکی خۆڕای بوون بۆیە رووسیا دەوێت ئەم بۆشاییە ئاسایشێکە هەیە لە هەندێک لە بەشەکانی ئەفریقا بقۆزێت و وەکو هێزیەکی دەسەڵاتدار لە ناوچەکە خۆی بسەپێنێت و ئەمەش ڕوودەدات لەسەر وڵاتانی ئەو نەوچانەی ناوتان کە داهاتی بەهێزیانێ سەرچاوەی زۆر دەوڵەمەندیان هەیە و ئەمە بە شێوەیەک لە شێوەکان هەوڵدانە بۆ دەسەڵات بوونی بەهێز. دکتۆر ئێڵی وڵاتێن زلهێز ji hemû qeyranên nava welatan ji rojhelata navîn heta Bakurê Efrîqayê jî bigire derfetan diafrînin heta ku destê xwe bikene nav hemû karûbar û xêr û bereketên wa dîsa bikar bînin. Eva Rûsya nihatike li hemberî welatên Rojava li welatên Efrîqî vekirina bereyekê diye şer nîne? من بڕوام وانە کە ئەمە نوێ بێت ئەمە هەمیشە کەیسێک بە بەڵام ئەمە بە شێوەیەک لە شوێکان ئەم جارە سەختترە ڕوونترە ئێمە دەبینین کە رووسیا لە چەندین وڵاتی ئەفریقا کاریگەری هەبووەوە ڕوڵێکی زۆر کاریگەری هەبووە ئەو ڕژیمانەی کە لەلایەنەکانی دیکەوە زاڵ بوونە بەسەر لایەنە سیاسی و سەربازەکان لەلایەن رووسیا و پشتیوانیان کراوە ئێمە ئەوە نەبوو کە ئەمڕۆ ئەم شەو قسە لەسەر بکەن نەیژێر بە شێوەیەک لە شێوەکان بە شێوەیەکی زۆر کەم یاخود با بڵێن بە یۆرانیۆم زۆر دەوڵەمەندەوە فەڕەنسا یەکێک بووە لەو وڵاتانەی لەو چارەسەرانەی کە بۆ خۆی لە بەرژەوەندی خۆی بەکاری هێناوە ویستویەتی بگەڕێتەوە نێو بنکە ئەتۆمیەکانی خۆی ئەو یۆرانیۆرمە بگەڕێنێتەوە بۆ وڵات خۆی بۆیە رووسیا ئاماژەیەکی ڕوون دەنێرێت بۆ فەڕەنسا کە ئەوان دەتوانن ڕێگر بن لە بەردەم هەنگاوەکانی فەڕەنسا بۆ هێنانی یۆرانیۆم و سەرچاوەکانی دیکە یۆرانیۆم
بەڵام بەم هەنگاوی لە نەیجر وا دەکات کە بۆ فەڕەنسا سەختتر بێت یاخود بۆ فەڕەنسا زۆر بەنرختر بێت بە بەهاترتر بێت تێچوو زیاتر بێ وی دەستی بگات بە یۆرانیۆم کە یۆرانیۆم یەکێکە لە مادە سەرەکیەکان و ئەمە رووسیا دەیەوێت بە شێوەیەکی جیۆپۆلیتیکی لە ناوچەکەدا هەژمونی خۆی بسەپێنێت و یاخود ئەوەی کە لەلایەن حکوومەتە لاوازەکانەوە سەرکەوتوو بێت. بەڵێ دکتۆر وڵاتانی زلهێز لە ئەفریقا بێگومان بەرژەوەندی خۆیان هەیە و سوودی خۆیان دەبینن لە ئەفریقا. ئەفریقا هیچ سوودێک لەوانە بینێ؟ تا ئەم کاتە ئەو سوودانەی کە ئەفریقا لە وڵاتەکانیت کە بین ئێمە بینیمان کە چین هەژمونی خۆی بەهێزتر دەکرد و هەم چەندی دیکە ڕێگایتری بەکارێنێکە چین بە شێوەیەکی گشتی بە بازرگانی وڵانی ئابوووریەوە دەبستێ و کەمتر جەخ لەلایەنی سیاسی و سەربازی دەکاتەوە بۆیە هەژمونی خۆی بە شێوەیەکی دیکە لە ئەفریقا بەهێزتر کردو. ئەوەی ئێستا دەبینی رووسیا بە شێوێک لە شێوەکان هەژمونی لە ڕێگەی سەربازیەوە دەسەپێنێت بەڵام ئەگەر بە شێوەیەکی گشتی بە شێوەیەکی ڕوونتر سەیری هەموو لایەنەکان بکەین بە تەواوی دەبینین بگەینە ئەو دەرەنجامەی ئەمە لە بەرژەوەندی ئەو وڵاتانەیە و لە بەرژەوەندی وڵاتانی ئەفریقا زۆر کەمترە. ناڵێن ئێمە فەڕەنسا باشتر بووەوە هێزێکی بێستر بە من بڕوام وایە کە فەڕەنساش بە جۆرێک دەستدرێژی کردوتە سەرچاوەکانی ئەو وڵاتان و بەکارێن بەڵام رووسیاش لە بەرانبەردا کارێکی لەمە باشتر ناکات بۆی ئەمانە دوو دەسەڵاتی بەهێزن و رووسیا و چینیش هاتوونەتە پێش و بەرەو ئامانجەکانی خۆ بەرژەوەندەکانی خۆیان هەنگاو دەنێن لە نەیجەر. هەمیشە سوودی زیاد بە وڵاتانی ئەفریقا ناگەێنن. باشە وڵاتێن ئەفریقی چ چاوەڕوانیەک ژە رووسیا هەیە دەوێ دەمێدا ئەوە حتا نوکە وڵاتێن ڕۆژاواکیری بەحسا تاڵانکردنێ بکوێلەکردنێ داگیرکردنێ دەهاتەکردن لێ دەهەمبەردا ئەف بەهێزبوونە و رووسیا ئارمانجە لەوان وڵاتێن هەنێ جێ خۆ بگریتن ئەو چ ژە رووسیە چاوەڕێنە بەندەواریەت وا چنە؟ من بڕوام وایە ئەوان دەبێت چاوەڕێی هەمان شت بن لە رووسیا بۆیە دەبینین ئێستا رووسیا بە شێوەیەکی جیاوازتر بە مێسۆدێکی جیاوازتر لە وڵاتەکانی دیکەوەکو ئەمریکا و بە ببورن لەلایەن وڵاتانی ئەوروپا بە شێوەیەکی گشتی شتێکی جیاواز بەوەی ئێستا دەبینین مێسۆدێکی جیاوازە لەلایەن رووسیاوە بەکاردێت بەڵام ئەنجامەکەیرە هەمان شتە ئەگەر ئەم وڵاتانە حکومەتەکانی خۆیان ستراکچەری حکومەتەکانی خۆیان بەهێزتر نەکەن ئەگەر حکومەتەکانی ئەفریقا ئازادانەتر و سربەستر نەبن ئەوە هەمیشە وڵاتانی زلهێز دێن و داگیریان دەکەن و بە سوودیان لە دەبینیان خۆک و رووسیا و بەلجیم و وڵاتانی دیکەش بۆیە پێویستە ئەوان کێشەکانی خۆیان لە نێو ماڵی خۆیان لە ناو خۆیان چارەسەر بکەن دواتر کار بکەن وەها لەگەڵ وڵاتەکانی کە کار دکتۆر تۆ باست لەوە کرد چین لە ڕووی ئابوووریەوە هەژمونی خۆی سەپێنێ رووسیا لە ڕووی سەربازیەوە دەتوانین بڵین هیچ جیاوازێکیان نییە یاخود دەتوانین بڵین کام هەژمونەیە زیاتر کاریگەری هەیە بۆ خەسەپاندن لەوێ سەربازی یاخود ئابووری؟ بڕوام وایە ئەوان یاسای جیاواز بەکاردێنن بەڵام لە کۆتاییدا هەموو یاردووچیان دەیانەوێ بگەنەیە هەمان شوێن کۆنتترۆلی زیاتریان هەبێت و هەژمونی زیاتریان هەبێت لە بڕیاردان لە وڵاتانەدا وەکوتم چین ئابووری و لایەنی ئابووری بەکاردێنی و رووسیاش لایەنە سیاسیەکەی بەکاردێنی فەڕەنسا ڕێگایەکی تروە تا کۆتایی بۆیە قسەیەک هەیە لە لوبنان کێڵێکە هەموو ڕێگاکان بەرەو ڕۆم دەچنەوە بۆیە ئەوان ڕێگای جیاواز بەکاردێنن بەڵام لە کۆتاییدا هەموو دەگەنەوە هەمان شوێن و هەمان ئەمانج ئەوە شەوەیە کە چۆن بەکاربێنن یاخود سامانی ئەو وڵاتانە بەکاربێنن بۆ بەدەستهێنانی ئامانج و خواستەکانی خۆیان لەبەر ئەوەیە من بڕوام وایە وڵاتانی وەک بورکینا فاسۆ نەیجر و هەموو وڵاتەکانی دیکە زۆر پێویستە کە پێویستە کێشە ناوخۆیەکانیان چارەسەر بکەن ئەوەندەی لە توانایاندا و باشە
ئەم دەزانن وڵاتین زۆرێک لە ئەفریقی زۆرەکان ژڕەیە گەنم و دەخلی بە گەلک پشتەخ و بروسیە و ئوکرانیایە ڤەگرێتدان جلوتکیا دەربازبووی یاکو لە مۆسکۆی هاتیە ئەنجامدان دیگەل وڵاتین ئەفریقی ڤلادیمیر پوتین بەحساوەیەکی کرد و رووسیا دەکارتن ببیتە شۆنگرێ ئوکرانیا بوو هەناردەکردنە دەخلودان بۆ وڵاتین ئەفریقی برایاتە ئەڤکو ڤلادیمیر پوتین نەهادکە دەvê قەیرانێدا دنیایەکە سزایان لەسەر مۆسکۆی هاتنە سەپاندن بچە ئارمانجەیە خو خاپاندن نینە یانجی لە هەمبەری وێ رووسیا چواردەگرە نەخێر من بڕۆمانێکە ئەو زیاد لە حەد بەڵێن داوە ئەو دۆخی کە ئێستا هەیە رووسیا ناتوانێت بە شێوەیەکی ئاسانی ببێتە جێگرەوەیکی هەناردەکردنی دانەوێڵە بە وڵاتەکانی دیکە ئەو هۆکارێکە رووسیا لەگەڵ ڕێکەوتنەکەی دانەوێڵە کشە بۆ ئەوەی قەیرانی ئاسایشی خۆراک بنێتەوە بە تابەتی لە ئەفریقا بۆیە پوتین دەوێت کاریگەری ئەو بڕیارەکەدات کەمتر بکاتەوە بۆ بەڵێنانێکە دەدات بە وڵاتان فڕۆتی بەڵام لە مەدانی کارکردن پێم ئەمە زۆر سەخت دەبێت بۆ رووسیا بۆ ئەوەی ببێتە جێگرەوەی دانەوێڵی ئۆکرانیا بەڵێ بەوی ڕەنگی گەلک سپاس بۆ هێژای دکتۆر ئێلی ئەبوعاون ئەندامی ئەنجومەنە ئاین و ئاسایشێ لێتۆن سەگەلک سپاس سپاس دکتۆر